ئاوارە ئێزیدیەکان لە کەمپێکی پارێزگای سلەیمانیدا ئاهەنگی سەری ساڵی خۆیانیان لە ژیانی ئاوارەییدا گێڕا بەبێ ئەو کەسوکارانەیان کەوا کەوتونەتە ژێردەستی داعش. ئەمە دووەم جارە ئێزیدیەکان مەراسیمەکانی ساڵی نوێیان لە کەمپی ئاشتی لە شارۆچکەی عربەتی سەر بە پارێزگای سلەیمانی ئەنجام دەدەن. ئەوان نایشارنەوە کە جیاوازی هەیە لە نێوان سەری ساڵ لە زێدی خۆیان لەگەڵ جەژنکردنیان لە ژیانی ئاوارەییدا. شنگال گەورەتر بوو. أكيد قورة دروقة شنقال وقتين مقال شنقال يا قورة شنقال منطقة سياحية وكو دوكان أمجي شونا كرسي وما كرسي ولوفا وبهار عالم دي لا عندك هندك قصب وخذ كن هندك استرام وخذ كن هندك دعوت لو خذ كن أول مناسبة عيدة أول وبرادر شلون يكي تورا واليك مناسبة عيدة القلية قصد كرن القلية بالخوشيد كرن براتيد كرن مەراسیمەکانی سەری ساڵی نوێی ئێزیدیەکان بریتی بوون لە سەردانیکردنی ماڵان و پێشکەشکردنی شیرینی و میوەی وەک پرتەقاڵ و جگەرە لەگەڵ ڕەنکردنی هێلکە و شکاندنی هێلکە کەمانەیەکی تایبەتی هەیە لای ئەوان. العادات والتقاليد المينا ام هيك مشتبل ام رسمات خوش بير ناقن الهرسال في صالة في روجي ام ديم عيدا خودكن ام فان عيدا دلونين البرنجي صالة إيركش كان يعني وقت بيجي قضاء وقدر بلعب يعني مشكلة المالية النمينية شوف درجة جديدة يعني خانمانیش جگەر لە کاری خاوێنکردنەوەی ماڵ خواردنی تایبەت ئامادە دەکەن بۆ نیۆڕۆی یەکەم ڕۆژی ساڵی نوێیان. عیدا مایە عیدا چارشەمە سەری ساڵەیە ئەم برنجێ چێتکەن ئەم مریشکا شەرجیتکەن گۆشت چێتکەن عیدا مایە عادەت و تەقالیدێن ماینا. لە ساڵانی ڕابردوودا ئێزیدیەکان گۆرانی و ئاهەنگی تایبەتیان هەبووە لە یەکەم ڕۆژی ساڵی نوێیاندا، بەڵام ئەمە دووەم ساڵە لە بری ئاهەنگ گۆرانی لاواننەوە بۆ شەنگال و ئەو کارەساتی بەسەریاندا هاتووە دەڵێن. ئێزیدیەکان پێیان وایە بەشکاندنی دوو هێلکە لە یەکەم ڕۆژی سەری ساڵی نوێیاندا بەڵایەک لە کۆڵیان دەبێتەوە. ئەمە دوو ساڵە لە ناو کەمپدا لە ژیانی ئاوارەییدا ئێزیدیەکان هێلکە دەشکێنن بۆ ئەوەی ئەو بەڵایی بەسەر ناوچەکانیان داهاتووە لە کۆڵ خۆیان ببێتەوە، بەڵام هێشتا دیار نییە ئایا ساڵی داهاتوو لە ژیانی ئاوارەییدا لە ناو کەمپەکاندا هێلکە دەشکێنن یاخود ئەگەڕێنەوە ناوچەکانی خۆیان و لە زێدی خۆیان هێلکە دەشکێن و بۆ ئەوەی بەڵایەکی دیکە لە کۆڵیان بێتەوە. ژیار محەممەد، دەنگی ئەمریکا، کەمپی ئاوارەکانی ئێزیدیەکان، شارۆچکەی عربەت.